لە لقی بستوێکی بەڕێز و لیژنەی ناوچەی تاڵسوجێ تێکۆشەر بە خێراتنی هەموو لایەکتانەکەم بەبێ جیاوازی دووبارە بەخێر بن. ئەباڵانی تێکۆشەر جەماوەری بە شەرەف و ستەمدیدەی تاسڵ و جەو ڕاپەڕین و دێهاتەکانی دەوروبەری و هەموو کوچە و کۆڵانەکانی بەخێر بێن. وەک هەمومان نەزانین ئەمڕۆ چوارەمین ساڵیادی ڕفراندۆمە کە ڕووداوی سەدە بوو کە داجی 100 خەباتی لەسەرنا. ئەو ڕۆژە بوو کە ڕابەری گەورەی مەزنمان کاک مەسعود بارزانی لە پێناو بەرژەوەندی باڵای گەلی کوردستان بە هەموو جیهانی گوت نەخێر لە بەرامبەریە هەموو گەلی کورد بۆ ڕیفراندۆم کوتی بەڵێ. بەڕێزان، بەشێک لەو شانازی و سەروەری و تێکۆشانەی کە پارتی دموکراتی کوردستان هەیەی بێشک بەرجەنابتانەکەوێ دوور لە زمانی پیا هەڵدان. ئێوە قەڵات زەرد و شوورە پۆڵاینەکەی پارتی بوون لە ڕابردوو. زۆر جار ئێوە لە زۆر کەس جیاوازتر بوون لەبەر ئەوەی هەر شوێنێک تایبەتمەندێکی خۆی هەیە. ئێوە ئەو شارۆچکەیە بوون کە لە ڕۆژە ڕەشەکانە لە شەوەزەنجی ئەنفالە لەو کاتانەی کە ڕژێمی بەعس کوردستانی سەرباڕێژ کردبوو، ئێوە لە ئامێزی گەرمی خۆتان پۆلێ هەڵۆی پێشمەرگەی پارتی کە ئامادەکاریان نەکرد بۆ ڕاپەڕین لە ئامێزی خۆتان لە کۆڵانەکانی پشتەوەی ماڵتان لە ئەشکاوتەکانی پشتان شارتانەوە و پاراستان و بەخێوتان کردن. ئەم سەروەریە چیرۆکێکە لە شۆڕشی پارتی لە ئەرشیفی پارتیا لەبیر ناچێت. ئێوە ئەو ڕۆڵە بە شەرەفانە بوون کە هەموو زەبر و زەنجێکتان بینی. جگەر لە زەبر و زەنگە باوەکان ئەو یادگاریەش کەی باوکو و باپیرتان بوو کە چەند خانوویەک بوو خانۆکانیشان لێ یەکسانی زەوی کردن. بۆیە ئێمە دەستی ماندووبووندا نەکوشین. دڵنیاین هەر هەمووتان بە ئامانەتەوە وەستنە سەر سندوقی دەنگدان. ئەم قارەمانێتی و دڵسۆزیە چۆن لە شعرێکی حەمەدەزای نەمر کاڵێ شیرم بە تووتک حەڵاڵ بێ نەگەڵ کوڕی کە پاکانەی لە خەیاڵ بێ. ئەشەندم بیللا شیری ڕۆڵەکانی ئێوە حەڵاڵ بوو لە بەرامبەر ئەو هەموو زەبر و زەنگەی ڕابردوو پاکانەتان نەکرد. ئەمە وەسفێکی کەمە بۆ گەورەی ئێوە. هێژایان، من حەزەکەم تیژ بخەمە سەر خاڵێک لەبەرەوەی باشە زانن پارتی دموکراتی کوردستان لە زەرورەتە لەدایک بۆ. ئەو حیزبانەی کە کاتی زەرورەت لەدایکە بن، ئەو حیزبانە ئەبنە واقعی کوردستانی و جیهانی. ئەو حیزبانەی کە دوای زەرورەت لەدایکە بن نابنە واقعیشی کوردستانی و لە سنوورێکی لۆکاڵی چەند ساڵێک گەمێنەوە و دوای وەک بڵقی سەر ئاوێن لێدێ. سەرەڕای ئەم سەروەری و داستان و خەباتە دوور و درێژە کە لە هەموو ڕووباری دنیا درێژترە، ئێمە ئارەزوومان بوو کە بانگەشەیەکی شایستە هێمن و شایستە بە خەڵکی کوردستان بکەین. بەڵام لێرە و لەوێ هەندێک دەنجی ناشازە بیستین. بۆیە حەز دەکەم بچمە سەر چەند تەوەرێک. یەک لەوانە کەرکووک لە یەکێک لە زنجیرە دانیشتەکانی ساڵی 1970 بەرەی ڕژێم بە مستەفا بارزانی نەمرەڵێن بە چیە زانی کەرکووک کوردستانە؟ ئەڵێ ئەوە نێ ئیتفاقمان کردو با سەرژمێر بکرێ. دەڵێ ئەگەر سەرژمێرمان کردو زۆرینەی کورد نەبوو. کوتی ئەچم قەبرستانەکان سەرژمێرەکەم. کوتیان ئەگەر قەبرستانەکانمان سەرژمێر کردو زۆرینەی کورد نەبوو. کوتی ئەو کاتە بە یەقینەوە ئەڵێم کەرکووک هەر کوردستانە. بۆیە هیچ کەسێک هیچ کەسوولایانێک زاتی ئەوە نەکا مزایەدەی بە تایبەت کەرکووکمان بەسەرا بکە، چونکە تەریقەتی بارزانی و پارتی تا سەدەیەکی تریش ئەوەندەی جانفدا و ڕۆڵەی خۆبەخشەیە کە ئەتوانین بەڵێن بدەین ئێمە لە برسانە خاگە خۆین بەس خار نافرۆشین. چەند کەسێک بەناو ڕۆشنبیر و پەرلەمانتار
بحق و ناحق بمناسبة وبمناسبة دەزەبەن بۆ هێڵە سوورەکانی پارتی بۆ مقدساتی پارتی من لێرەوە پیان ئەڵێم تەنها ئەو تەمەنەی لە خەباتا بە پێوە بووین چەند هێندەی هەموو تەمەنی ئێوەیە بۆیە با سنوورێک بۆ خۆیان دابنێن من تەنها شعرێکی پیرەمێردیان پێڵێم ئەڵێ خۆت بپارێزە لە حەرامزادە لە حەتیش بینیت خۆتی لێلادە بۆیە پیان ئەڵێم جارێکی تر ئێمە ئیشمان بە یەکڕیزیە بۆ بەغدا ئێوە پیشەتان بێڕێزیە بە کوردستان بەڕێزان بزات ئێوە نوخبەی خەڵکە ماندوو تێکۆشەرەکەن ئێوە ئەو خەڵکانن کە سەنگەرەکانتان بە ئاوەدانی هێشتەوە کە سەرچۆپی شەڕ و ناخۆشیەکانتان گرت لە پێناوی پاراستنی کەرامەتی پارتی و جێڕانەوەی شەرعیەت بیرتان نەچێ هەموو ئەو زەبر و زەنگەی لەسەر ئەم ئاڵا زەردە لەسەر ئەم بەیداغە زەردە تووشی بوون تەنها لەبەر ئەوە بوو کە هەڵگرانی ئەم بەیداغە زەردە پارێزەری ئەم ئاڵا گەورە و پیرۆزن خۆتان ئەزانن کاندیدەکانی ئێمە بۆ یەک سانیە کەس گرەوی نەتەوەیان لێ ناباتەوە پێشوەی سەر بە کەس نین سەر بە خۆمانن جا بۆ ئەوەی لە بەغدایەکی بەهێزەوە لە نوێنایەتێکی بەهێزەوە مافی خەڵکی کوردستان بپارێزین بۆ ئەوەی ئەم ئاڵایانە هەر بە شەکاوەیی بمێننەوە بۆ ئەوەی مافڕەوەکانی گەلی کورد هەر ڕۆژەی نەبێتە قەراری دەستی مدیر عامێک و پایتەختێکی عروبە و قەرارمان لەسەر بدەن پێویستە من چۆن ئێوە بینم لێرە ئەوها بینم کە ئێوە دەنگدەری مسۆگەرن دڵنیام ئەوەی لە ڕیزی دواوە دانیشتۆ لە پێش ئەو ڕیزەی کە ئێمە لە پێشەوە لێی دانیشتون لە پێش ژێمەوەچن بۆ دەنگدان بەڵام تاکیدکردنەوە پێویستە ئەگەر تۆ بتەوێ 1000 بنووسی لە پێشەوە یەک گەنووسی کەواتە یەک دەنگ گرنگە ئەوەی حەزمی هەر حیزبێکی سیاسی لە بەغدا دیاریەکە بۆ ئەم جارە خەبات و مێژوەکەی نییە ژمارەی دەنگدەرەکانیەتی دەنگدەرەکان کورسی دیاریەکەن کورسیەکان حەزمی ئەحزاب دیاریەکەن بەڕێزان لە دنیای پێشکەوتوو دەنگدان مافە بەڵام لەو وڵاتانەی کە زەبر و زەنجی نەتەوەیی و برسیکردن و ژێردەستەیی و کەمینەی تیانە لە وڵاتانی وەکو ئێمەی تازە پێگەشت و دەوڵەتانی کە داپڵۆسێنەر و دیکتاتۆرن و مافی نەتەوە ژێردەستەکانە خۆن لێرە دەنگدان هەم مافە هەم ئەرکێکی نیشتیمانیە سەدەیەک خەبات 75 ساڵ خەبات کە پارتی ڕابەرایەتیەکە ئامانەتێکە لە دەستی ئێمە ڕۆژی دەیدە ئەبێ و ئامانەتە بە ڕووسوری پارێزین بە ڕووسوری لە بەردەمی شەهیدەکانمان لە بەردەمی دایکە ڕەشپۆشەکانمان لە بەردەمی سەرۆک بارزانی و حیزبەکەمان بە ئامانەتەوە دەنگ بدەین بۆ ئەوەی پارتی پێشڕەو هەر بە پێشڕەوی بمێنێتەوە تەقەی تفەنگی هەر
ئەمڕۆ ساڵۆژی تێپەڕبوونی چەند پێنج ساڵەی بەسەر ریفراندۆمی کوردستانە، ئەو ریفراندۆمەی کە هەموو کورد شارازی پێوە دەکات لە سای سەرۆکی بارزانانی نەمرەوە ئەو ریفراندۆمە بڕیایی لەسەردرا و ئێمە خۆشحاڵەبین لەم یادە پیرۆزێشدا کە ڕۆژی بانگەشەیە ئیمڕۆ بۆ کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان هەمومان بە جۆش و خۆشەوە ئەچینە سەر سوڕەکانی دەنگدان بۆ دەنگدان بە لیستەکانی پارتی بۆ ڕێبازی بارزانانی نەمر بۆ ئەوەی بتوانین ئایندەی میلەتەکەمان و خاکەکەمان لە ڕێگەی سەرۆک بارزانیوە بەدەستی بێنینەوە. ئەمڕۆ یادی ریفراندۆمە مەزنەکەی کوردستانە، سەرەتا پیرۆزبایەکی گەرم لە جەنابی سەرۆک بارزانی و هەموو تەواوی گەلی کوردستانەکەم و هەروەها ئەمڕۆ ئەرکە مێژویانەی کە لەسەر پارتی بووە ئەو شتە چاکانەی کە پارتی کردوێتی بەرچاوی خۆیانی بگرن و دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان بدەن. دەنگدان بە پارتی دەنگدانە بە خوێنی شەهیدان، دەنگدانە بە سەروەری خاچی کوردستان. بۆیە داوایان لێکەم دووبارە ڕەچاوی هیچ شتێک مەکەن حیزبایەتی وانە، دەنگدەن بە لیستی پارتی دیموکراتی کوردستان. ئەگەر پارتی سەرکەوێ کوردستان سەرەکەوێ، کوردستان ئارامە بێ، کوردستان بەرەو پێشەچێ. بەڕاستی ئەم ڕۆژە ڕۆژێکی زۆر مێژویە، هەر بۆیە من لەم ڕێگەیەوە لە ڕێی کەناڵە بەڕێزەکەتانەوە داوا لە دەنگدەران نەکەم چۆن پارتی دیموکراتی کوردستان خاوەنی ریفراندۆمە، چۆن ئێمە ریفراندۆم چی خاوەنی ئەوەین کە داوای مافی چارەنووسین کورد دەکەین، هەر ئاواژ دەنگدەرانی بەڕێز دەنگ بدەن بە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان تا بە هەمان شێوە بتوانین لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق داوای مافەنەتەوەی نیشتیمانیەکانی گەلی کوردستان بکەین. من شنۆ نووری عەبدوڵام، کاندیدی ژمارە 28 لە بازنەی 2 پارێزگای سلێمانی. تەقەیت فەنجی هەرکوێ ئەمڕۆ ڕۆژێکی زۆر پیرۆزە، ڕۆژی 25 2020 کە ڕۆژی ریفراندۆم و سەربەخۆی کوردستانە. هەمومان لە ئاسی مەسئولیەتا بین، دەنگ بدەین بەم کاندیدانەمان، سەرکەوتوو بین، پارتیمان سەرخەین، چونکە بەڕاستی سەرکەوتنی پارتی سەرکەوتنی هەموو کوردستانە، سەرکەوتنی سەربەخۆییە، سەربەخۆیی کوردستان لە ڕێگای پارتیەوە بێ، لە ڕێگای سەرۆک مەسعود بەهزاریەوە بێ. هیواداری خوا کاک مەسعودمان بەس بهێڵێ و ئینشەڵا کوردیش سەرکەوتنیشی باش بەدەست بێنێ، دژمنانیشمان کوێر بن و بتەقن بخوان. ئەمڕۆ دیارە ڕۆژێکی مێژوویە بۆ گەلی کورد، ڕۆژی 25 ساڵ ڕۆژی ریفراندۆم، ڕۆژێکی پیرۆزە. لێرەوە پیرۆزبایی خۆم لە جەنابی سەرۆک بەرزانی دەکەم، ئەوە تەواوی سەرکردایەتی گەلی کورد و هەموو کوردێک، هەموو کوردپەروەرێک. دیارە ئەمڕۆ مناسبەی لیژنەی ناوچەی تاسڵوجەیە، تەوقیتە لەگەڵ یادی ریفراندۆم کە لەم ڕۆژەیە کرا. ریفراندۆم دەستکەوتێکی مێژووی گەورەیە بۆ گەلی کورد و کارتێکی گەورەیە بەدەست گەلی کوردەوە. ئەمەش بە تاکید پێشڕەوایەتی ئەو ریفراندۆمە پارتی دیموکراتی کوردستان و جەنابی سەرۆک کردی لە پێناوی بەرژەوەندی گەلی کورد و ئەو هەموو خەبات و تێکۆشانەی شۆڕشەیەک لە دوای یەکەکان. خۆشمان نەزانین پارتی دیموکراتی کوردستان و قۆناغ بە قۆناغ کە هێناوێتی دەستکەوتی گەورەی زۆر باشی بۆ گەلی کورد بەدەستهێناوە و هەر لە ڕێکەوتنامە 11 ئازار بگرە لە 60ەکانەوە هەتا ئێستا و دواکاتیش ئەم دەرفەتە بوو کە ریفراندۆمی تیا کرا.
بۆیە من لەم ڕۆژەیە پیرۆزبایی گەرمی خۆم ئاراستەی جەنابی سەرۆک و هەموو گەلی کورد بە تایبەتی هەموو هەواڵانی پارتی سەرتاسەری کوردستانەکەم. ڕۆژە پیرۆزە لەم ڕۆژە خۆش و شادیە کە ڕۆژی 25 مانگ ڕۆژی یادی ڕێفراندۆم ڕۆژی سەربەخۆی کوردستان ئیشەڵڵا ئێمە هەر سەربەخۆ بین لەژێر دەستی ناحەزانە نامێنین قەت و بم بۆ نێشەوە لەم ڕۆژەدا هەر حەزەکەین کاندیدەکانمان بە خەڵک بناسێنین کە ئەوان جی متمانەی ئێمە نە بەغداد. یعنی بەڕاستی ئەم جارە کاندیدەکانمان بە هەموو نەوعی بێمە هەوڵ بین جێی دەستی خۆمان دیار بێ لە بەغداد. یعنی ئەم جارە زۆر پێویستە بەڕاستی داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم کە بچن بۆ سەر سنووقەکانی دەنگان دەنگی خۆیان بن.